مەیسون ئەزانی زۆر بێزارم. من لە تۆ خراپترم ڤانە گیان. دایک و باوکمان لە باتی خۆشی ئێمەیان بێ و ئاگایان لێمان بێ. یەکێکیان ئەڕوا بۆ خۆی شووە کاتەوە، ئەوەی کەش ئەڕوا ژنێنێت و ئێمە ژاوە پەرتەوازابین. وایە لە باتی بێن ئامۆژگاری ئێمە بکەن، خۆیان تازە لە هەوا و هەوەسی خۆیان و خۆشی ژیانیان ئێستا دەست پێکات. ئەی دایک و باوکی لێ دەپرسن ئێستا؟ ڤانەوە بەجددیتەوە پرسیارەکەیت، بڕوا ئەەکەیت تا ئێستا تەلەفۆنێکی ئەوانم بۆ نەهاتووە. ئەگەر پورم نەبوایە ئەوە من لە برسا مردم. دەی باشە بەزنی ئەویش هەیە. بڕوا بکە ئەگەر پورم نەبوایە ئەوە لەسەر جادە بکەوتمانە. ڕاست دەکەی مەیسون گیان، چی بکەین؟ شکر بە ڤانە نەڕۆ مەیسون. ڤانە بۆ کوێ ئەڕۆی بۆستە؟ ڤانە دەبۆستە. ڤانە دەستم بەرە. دەتگوێم لێ ڕاگرا بڕوا بکەم من بەس خۆشەویستی تۆم دەوێت. من تااقەتی ئەو شتانەم نییە، وازم لە بێنەیتر. ڤانە بڕوام پێ بکە دەمەوێت ئەو بۆ شایە کە باوکت بەجێ هێشتی بۆی دروست کردووی، دەمەوێت بۆ شاید بۆ پڕکەمەوە ئازیزەکەم. هەرە موتان وەگیەک نەزانی ئەویش چەند بەڵێنی بە من ناکە بەجێم نێ لە ئاخیری بەجێ هێشتم. ڤانە بڕیاری سەر بە خۆمەدا. تۆ وز بە مەیسون جاریشکەنەی تۆ سەرە. بانە کێ لە کوڕێکی باش نییە، تۆ بڕۆ لە مەیسون خۆتەوە بڕیارە دەی. وتم وەرە بڕۆ. وەڕات حیاتم زۆر دڵخۆش ئێستا کە پێکەوەینە، بەس گلەی یەکم لێت هەیە. گلەیی؟ گلەیی ئەتو بڕیار بوو لە هەفتەی 3 شەوان لەگەڵە مەبی، بەس ئێستا 10 شەو جارە چش ناتبینی. نازانم ئەتو بەخۆ زۆر باش زانی ئەم زۆر سەرقاڵم، ئیش و کارم زۆرە. دەڵێم گەڕێ با ئیشکەم پارەتان لۆ پێیەکەم ئەوگۆی بژێنم. نا هی تو ئیش و کار نییە. نا ئەدی ئیچێ خاتوو هی ماڵەکەی دیکەتە، هی ژنەکەی دیکەتە. وانە ئەو بیرکردنەوەنە لە مێشکت دەربینە. پێم بڵێ ئێستا پێم بڵێ ئەتو لە چت کەمە لە خۆشەویستی تون کەمە. دەزانی پیاوەکەی دیکەش ئەوها بلوێ جیا بووینەوە. هەندە باسی ئەو پیاوەم لۆمەکە نازانم ڕزار لێ دەکەم. بەس ئەتو دەرفەتەکەم لێ با ئەوی شکارانم لەبەردەستە تەواوی بکەم. شەربی هەموو شتێک بە دڵی تو دەبێت. دایکیان باشی باوکە خۆشم باشە. وەرە های چێوە دەچی بابا؟ ئەچم بۆ لای برادێکم. بۆ برادەر دەیناسم برادەرەکەی دەناسم. جواب دێ لەمەو پاش بچیە هەر جێیەکی نەک بەخۆت براکەشت دەبی ئەم بزانم لەگە چی هەڵە سندا دەنیشە هەرسکەم لەگە چێ دەکەن. پێویست بۆ قسانە ناکات. من دایکم هەموو ڕەفیقەکان مناسێت. بێدەنگ نازانی جواب دێنێ بە خۆت و بە کچەکەت. لەمەو پاش ئەمن گەورەی ئەو ماڵەیما ئەمن بڕیار دەدەم چ دەکەم و چ ناکەم. ئێستا ژۆم لێ ڕابگرە بڕۆ ژوورەکەی خۆت چوونە دەرێ لێمنت بشێنە. بڕۆ دەی مراد وا نابی لەسەر خۆبە. بێدەنگ باتوو بڕۆ. لە باوکممان کەم و سەری ئەمەیە. مراد وا نابی ئاخر بابەکەی دیشان ئاوا بوو لەگەڵیان. جواب دێ نازێن ناسەڵە چییە؟ لە ژوورەکەی خۆی تێخەوتیە. با بچم سنوورەکی لە ئەو کوڕەش دانێم. ئاخر لەسەر خۆ بە لەگەریان. ناصر بڵێ ناسر حەسەن باڵێ چیتەوێ؟ ئەفەندی دەزانی سەعات چەندە؟ ساعت چەندە؟ سەعات 11 ئی وەکو تو لە دەرێ هەتێ ئێستا 300,000 دیناریان پێیا کردیا ئەتوش لە ناو جێی بۆ گەنی بووی. باشەکەی ژە بوو بەسەر چاوەیەکەم. هەستە کوێرە هەستا سبزانم هەستەوە جۆب دەمن ئێستا دەڕۆی بە دوو ئیش و کار دەگەڕێ نامێ جارە شێر ناوجێ ببینم ئیش و کاری پێیانەکەی لۆ ماڵی دەرت دەکەم. ئەسڵان تۆ بۆت نییە من دەکەی ماڵی دایکمە تێگەیشتی؟ دۆست داوەشی وەچی پێتم گوت دەچی لە دوو ئیش و کار دەگەڕێی.